کەس بە دیاریکراوی نازانێت چییە، بەڵام هەمووان دەزانن شتێکی نامۆ ڕوودەدات. ناوچەکە لەسەر ئاگرێکی هێواش دەکوڵێت. هەموو ئاماژەکان بۆ ئەوەن ئەمریکا و ئیسرائیل لە بەرامبەر ئێران نیازیان خێر نەبێت. ئەوەی ئەم چەند ڕۆژە ڕوودەدات ئاماژەی ڕوونی تێدایە بۆ وێنە گەورەکە. نەتانیاهۆ زوو خۆی گەیاندە لای ترەمپ و شەنوکەوی بارودۆخە تازەکەیان کرد. هێشتا ڕوون نییە بەچی گەیشتون، بەڵام جموجوڵەکانی دوای ئەوە خەریکە کۆدی ئەو نهێنیە دەکەنەوە. زۆری نەخایان ترەمپ سەرەداوی ئەو گۆڕانکاری ئاشکرا کرد دەبێ شەڕ لە غەزە بوەستێت، هێزەکانی ئیسرائیل قۆناغ بە قۆناغ بکشێنەوە و چەک لە حەماس دابماڵدرێت. دوای ئەوەش حکومڕانی دەگۆڕێت بۆ دەستگایەکی کاتی تەکنۆکراتەکانی فەڵەستینی کە لەلایەن بۆردی ئاشتی نێودوڵەتی سەرپەرشتی دەکرێت و سەرۆکوەزیرانی پێشووی بەریتانیا تۆنی بلێر لەخۆ دەگرێت. بەشێک لەو ناوەندانەی چاودێری گۆڕانکارەکە دەکەن دەڵێن ئەگەر ئەم پلانە جێبەجێ بکرێت ئەوە ئیسرائیل لە هەڵمەتی سەربازی لە غەزە ڕزگار دەکات، لە ڕووی استراتیژیەوە هێزی خۆی تەرخان دەکات بۆ دووبارە سەرنج خستنە سەر ئێران. ئەم زنجیرە ڕووداوە پێکەوە گرێدراون. هەر ئەم ماوەیە بافشاری ئەمریکا سزاکانی سناپباک گەڕێندرانەوە بۆ سەر ئێران کە لەلایەن بەریتانیا و فەڕەنسا و ئەڵمانیاوە جێبەجێ کرابوون. سناپباک بڕگەیەکە لە ڕێکەوتنی ئەتۆمی 2015 ئێران ڕێگە دەدات بەنەتەوە یەکگرتوەکان بێگەڕانەوە بۆ ئەنجومەنی ئاسایش خۆکارانە سزاکان کارا بکاتەوە. ئەمەش ئێران 10 ساڵ دەگەڕێنێتەوە دواوە. لە هەمان کاتدا وەزارەتی گەنجینەی ئەمریکا لەگەڵ هاتنەوەی ترەمپ بۆ سەردەسەڵات چەندین جار سزای شادۆ فلیتی سەپاندووە. ئەم دەستەواژەیە بەکاردێت بۆ سەدان کەشتی نەوتەڵگر کە ئێران و هەندێک جار وڵاتانی دیکەی سزادراوی وەک رووسیا و ڤەنزوێلا بەکاری دەهێنن بۆ گواستنەوەی نەوت بەنهێنی سەرەڕای سزا نێودوڵەتیەکان. ئەم کەشتیانە زۆر جار لەژێر ئاڵا و ناوی ساغدەدا کار دەکەن، سیستەمی GPS دەکوژێننەوە و بۆ کاری قاچاقی نەوت. هەموو ئەم جموجۆڵ و بڕێرانەی ئەمریکا و ئەوروپا ئاماژە دەکەن بۆ ئەوەی شتێک لە ڕێیە. پێدەچێت ئەمە پلانی بەکارێنانی هەمان دەرزی و دەرمانی ڕژێمەکەی سەدام بێت بۆ ئێران، چونکە هەمان سیناریۆ لە ساڵانی نەوەدەکان ڕوویاندا کاتێک بە سزا نێودوڵەتیەکان عێراق لاواز کرا و ڕێگە خۆشکرا بۆ هێرشەکەی ساڵی 2003.